ڕاستەکەی پرۆژەکە سینەما دژ بە توونتیژیە و تایبەت نەکراوە بە جەندەرێکی تایبەت تەنیا بەگشتی لە جێ تایتڵی سینەما دژ بە توونتیژی ئەوش بۆ ئاگایەی کە یەکی لە هەرە گرنگترین کەرەستەکانی گۆڕانکاری لە کۆمەلگایە گۆڕانکاریە لە کولتورەوە یا بەرەو پێشبردننی کولتور خۆیەتی و باگایلەوەی کە ئەو دۆخەی کە ساڵانێکە وردە فەزای کوردستان و بەگشت بە تایبەتر باشووری کوردستانی تیا تێپەڕێ و ناوچەکەش بەگشتی پێمان وایە کە کۆمەڵێک ئایدیای تاگرەهاند و کۆمەڵە تەسەوری ئایدۆلۆژی خەریکە پەرە دەستێنێت و ئەم تەسەورانەی کە یەک جۆر تێڕوانینیان بۆ دنیا هەیە یەک تەفسیریان هەیە و لە دەرەوەی ئەم تێڕوانی و تەفسیرانی خۆیان شتێکی تریان قبوڵ نییە و ڕۆژانە ئەمە لە بەرەو پێشچوون و تەشەسەندنایە کە نمونە هەرە بارز و گەورەکەی بەرەم دروستبوونی داعش ئەکرێت نمونە بارزەکەی بێت هەروە باگایلەوەی کە سینەما ئەتوانێت ڕۆڵێکی ێزگار گەورە ببینێت لە بەرەو پێشبردن و ئاگایی بەخشینەوە کۆمەلگایە و ئەو بەرپرسایەتیش کە خۆمان بە ئەرکی خۆمانی ئەزانین تەسەوڕمان کرد دەکرێت لە ڕێگەی سینەماوە بتوانین جۆرێک دەستکاری ئەم دنیابینیە بکەین و ئێمە لێرە هەفتانە ڕۆژێک تایبەت و فیلمانە نەمایشەکەین کە بە جۆرێک ڕخنە ئەگرێت لەم تەسەورە بۆ دنیا و یا نەخێر ئەو فەزای نیشانەدا کەم تەسەورە لە دنیا دروستی کردووە و ئەو جەهەنەمە نیشانەدا و ئەو بەتاڵکردنەوەی ژیان لە مانای ژیان خۆی نیشانەدات و تەسەورەکەی نەکرێت لەو ڕێگەیەوە کاریگەری دابنین و جۆرێک هەڵوێستەیەک بکەین بەرامبەرم تەسەورانەی تر بۆیە پرۆژەیە بەرهەمی ئەو جۆرە لەبیرکردنەوەیە کە ئێستا هەفتەی یەکەمی تێپەڕیوەوە بەتەمەین درێژە بکێشێەوە ئەو فیلمانە لێرە اختیارێکن کە بە ژێرنووسی کوردیش نەمایشەکرێن و هەروەها بێ بەرامبەریش نەمایشەکرێن بێگومان هەر کۆمەلگایە کە قسەی یەکەم لەسەر توونتیژی بێت و یا نەخێر باسی ئێمە کە ئەو تەسەورە تاگرەهەندانە بۆ دنیا و بۆ ژیان کاتێک لە هەر شوێنێکا زاڵ بێت بێگومان دەرهاویشتەکانی پڕەبێت لە توونتیژی پڕەبێت لە بەتاڵکردنەوەی ژیان لە ماناکەینی خۆیان و ئەم جۆرەش هەموو چینەکانی کۆمەلگا بە جۆرێک تیا بە قوربانی بەڵام لەو فەزا بەردەوام پیا و سالارانەیە لەوانەیە ناخواستە بەشی هەرە زۆری قوربانیەکان دووبارە بنەوە بە ژن چۆن خودی هەم فەزاکە فەزایەکی پیا و سالارانەیە هاوکات ئەو ئایدۆلۆژیا تاگرەهەندانەش هەر بەرهەمی تەسەوڕ و بیرکردنەوەی پیاوە بۆیە لە ئەگەری پیادەکردن و جێبەجێبوونیە قوربانە هەرەیەکەمەکان ژنە بێ بەشی زۆری ئەم فیلمانە لەوانەیەم خەتیتیا ئیشەکە کە ژین وەکو قوربانی سەرەکی نەمایشەکرێتەوە دیسانەوە و هەروەها دوجار کۆگشتی کۆمەلگا تا هەر باچەوە قوربانیە هەریەک لەو فیلمانە دیوێکی ئەمانی گرتووە ڕاستەکەی نا چۆن وەگوتم پرۆژەکە بۆ مەشتەیەکی ترە و تایبەت نەکراوە و لەوانەیە هەر بیریشمان لەو نەکردێتەوە دەرهێنەرەکان ژن بنیا پیاو بن ئەوەی گرنگە تێماکەیەتی و تەنیا لەو ئاراستە ئیشەکە